ئەڵمانیا کۆتیڤار 2-1 من ئەڵمانیا وەکو شایستەم بە شایستەم نەدیت کە ئەو یاری بردۆ بەڕاستی چکە لە دوایین خولەک ئەو یاریزانە تۆپ بەرامبەر گۆڵە نازم تۆ لە کۆتا خولەکان بە جددی دەرفەتی گۆڵیان زۆر چوان ئەگەر نا ئەڵمانیا دۆڕابوو وەک خوا خێری ئەوە بنووسێت ئەو کوڕە کوردەکەمان کە هاتە نێو یاریگە ئەوەنداف گۆڵی یەکسامبوون تۆمار بکە گۆڵ یەکسامبوون و گۆڵی برنەوە تۆمار بکات سەرنجی شتێکم دا کاگلیز ئەو هێرشەی لە خولەکی کۆتاییەکان کە کۆتیڤار کردی هیچ یاریزانێکی پیشەگەر بڕۆ ناکەم ئەو کارە بکە کە بەرامبەر گۆڵە تۆپەکە وا لێ بکاتن بڕاوکە ئەو گۆڵێک کرد بە یاریەکە تەواو بوو دەبووە 3-1 و دەبووە 2-1 و تاو ئەڵمانیا بە تاوی نەداهاتە نێو یاریەکە بەڵام ئەو هەڵەی ئەو یاریزانە یعنی نازانم بە چۆن بیری کردەوە تۆپی گەڕاندەوە دووەوە ینی بە تەواوی کۆتیڤاری بەدۆڕان جا ئەوە بەڵگەی لەسەرەوەی یاری یەکەمی هیچ هەڵبژاردەیەک چ باش بێت چ خراپ بێت نابێتە پێوە لە یاریەکە کۆتیڤار باش بوو کۆتیڤار باش بوو مەبەستم لە چی دێ بە هەڵە خەڵەتین بۆی کە بڵێن ئەڵمانیا لە یاری یەکەم 7-1 بردەوە مەبەستم لەوە دێ فەرموو یاری دووەم بەرامبەر کۆتیڤار لە کۆتا خولەکان کوڕە کوردەکەمان ئەوەنداف گۆڵی یەکسانبوون و برنەوەی تۆمار کرد ئەگەرنە ئەڵمانیا دەتوانم بڵێم هەر دوور بوو لە برنەوەش ئیکوادۆری بێبەخت دوو یاریە باشترین ئاس پێشکەش دەکا و ناباتەوە لە یاریەکەم بەرامە کۆتیڤار لە کۆتیڤار باشتر بوو دۆڕاندی ئەو یاریش بەرامە کۆراسا و 15 لێدانی بۆ ناو گۆڵ هەیە گۆڵچی کۆراساو کە ئەو گۆڵچیە حەب گۆڵی بەرامبەر ئەڵمانیا خوارد 15 سەیبی کرد ناوی چۆن ناو مێژووی زۆرترین دووەم گۆڵپارێزی مێژووی مۆندیال کە لێک یاریە 15 یەکەم هاواردە تیم هاواردی ئەمریکیە دووەم بووە گۆڵپارێزی کۆراساو یعنی دەتوانم بڵێم ئەوە بێبەختیەکەی ئیکوادۆر ئەوساڵ ئیکوادۆریش تاکە هەلی ئەوەیە لە یاری ئەو جارە لە ئەڵمانیا بباتەوە چکە ئەڵمانیا خۆی سەرکەوتووە تازە و باگەرێکی زۆرش بەیەکەم نابیەکەم بە سەرکەوتنەک باگەرێکی زۆر چکە لە کۆتیڤاری بردوێتەوە بەیەکەم سەرکەوتووە تاکە هەلی ئەوەیە تاکە ئەمەلی ئەوەیە کە لە ئەڵمانیا باتەوە بە تەواوی خۆی مادی بکاتن بەڕاستی لە هەڵبژاردەی ئەڵمانیا کاک ئەحمەد ئەگەر تێبینیت کە بێت تاکە یاریزان کە هیچ کاریگەری لەسەر پێکاتەی ئەڵمانیا نییە سانەیە هەمیشەش بە شێوی سەرەکی یاری دەکات ئەمە دووەم یاری بە شێوی سەرەکی ئاستی زۆر خراپە نایگلیزمان یەک یاریزانی لە شوێنی سانێ نێنەوە یەک یاریزانی نێنەوە ئەگەر سانێ بچێتە دەرەوە یاریزانی بچێتە شوێنی سانێ یاریزانی نێنەوە کە سانێ دەچێتە دەرەوە ناوەڕاستکارێک تاکە چارەسەر ئەوەیە مەسەڵەن بۆ نمونە سەرڕەمێک بە شێوی سەرەکی یاری بکات ئەگەر ئوندا بێت هاڤێرتز لەوە یاری هاڤێرتز باتەوە باڵایانیش بەڵام بە ئەو قسەیش بکەین لە ناگلیزمانیان پرسی وتیان بۆچی ئۆنداف کە ئەمە بۆ جاری دووەمە ئەڵمانیا ڕزگار دەکات یاخود چۆن بڵێن گۆڵی برنەوەیان گۆڵت بۆ تۆمار دەکات وتی پێم خۆشە ئەم یاریزانە هەر بە شێوی یەدەک بێتە نێو یاریگە و ئەنجامەکانم بۆ بگۆڕێت یانی من وەک خۆم بڵێ پێم خۆشە بە یەدەک بێتە نێو یاریگە لەبەر ئەوەی زەخت لەسەر یاریزانە کەم دەبێتەوە بێتە نێو یاریگە گۆڵ بکاو یان گۆڵیش نەکاتن هیچ زەختێکی لەسەر دروست نابێت ئەگەر ئێستا بیکاتە سەرەکی ئەڵمانیا بدۆڕێ هەموو چاوەکان لەسەر اوندا ڕاستە بەڵام ئەگەر بە یەدەک بێتە ناوێ گۆڵ کاتەڵە شایانی سەرەکی ئەگەر گۆڵ بکە ستایشی یاریزانە دەکەن ئەگەر گۆڵیش نەکە کەس ڕەخلێ لێ ناگری کاکەوە با یەدەک خولەکی 6 هەفتە هاتێتە نێو یاریگە بڵێ